نەخۆشی تەنجی پێڵچنیوە لە هونەرەکەی دابڕاوە لە ماڵەوە ڕۆژەکانی تەمەنی بەڕێەکات. سالم شارەزایچێکە لە هونەرمەندە میلی و دەنگخۆشەکانی خانەقین و بەهۆی دووچاربوونی بە نەخۆشی دڵ 2 ساڵە کەوتۆتە ژیانێکی ئاڵۆزەوە. هەی دووس نازارم چە دووس دیرم شەو تا شەوەکی های دەبی. نەخۆشی تەنگی پێ هەڵچنیوە و لە هونەرەکەی دابڕاوە و لە ماڵەوە ڕۆژەکانی تەمەنی بەڕێ دەکات. سالم شارەزا یەکێکە لە هونەرمەندە میلی و دەنگخۆشەکانی خانەقین و بەهۆی دووچاربوونی بە نەخۆشی دڵ ماوەی 2 ساڵە کەوتۆتە ژیانێکی ئاڵۆزەوە. ماوەی ئەم 2 ساڵە ئێتر هیلاک بووم، ئێتر جەڵتەی بیشتیگی لێمدا منیان بردیان بۆ مستەشفەوتیان سەمام و ئینت بەساوە شریان بەساوە بڕۆ بۆ قەسڕی باقوبە کاتی ڕشتم بۆ ئەوێ ئەمەلیاتی بۆم بکەن کە دکتۆر فاسی کردوتی ئەمەلیات پێ ناکرێ دڵت زۆر زەعیفە 20% ئیشەکە. ئێتر علاجاتیان بۆم نیسا گەڕیامەوە بۆ خانەقین. ئەمە 2 ساڵە من لەسەر ئەو علاجە ڕۆم. سالم ماوەی 25 ساڵە دەنگ و سەدای لە خانەقین هەیە و هەتاوەکو ساتی دووچاربوونی بە نەخۆشی لە هونەرەکەی بەردەوام بوو. ئەو لە ئێستادا بۆ چارەسەری نەخۆشەکەی پێویستی بە ئاوڕ لێدانەوە هەیە. فریان بکەون ئەوەی داواکارم لە خێرخوازەکانی کوردستان هەر لە کەلارە و تاگەیدە دهۆک داواکارم ئەوەی ئەتوانێت یارمەتیم بدا چونکە ئەچوون بۆ دکتۆر وتیان ئەلاجەکەت ئێتر نەما هەر ئەلاج بیخۆی ئێستفادەی هیچ لێ ناکەی ئەلاجی تۆ ئەکەوێتە دەرەوەی عێراق ئەگە توانن ئەوەی خێرخوازە ئەوەی مەسئولە ئەوەی بۆ خوایکە ئەگە توانێت یارمەتیم بدا و من زۆر مەمنونیانم. ئەم هونەرمەندە لە دایکبووی ساڵی 1975 زۆرێک لە تەمەنی بەخشی بە هونەر و خاوەنی زیاتر لە 13 بەرهەمی تۆمار کراوە. لە زۆرێک لە بۆنە نەتەوەی و کۆمەڵایەتەکانی خانەقین بەوتنی گۆرانی ڕۆڵی بەرچاوی بینیوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.